موچە بۆ هەموو هاوڵاتیان سەرچاوەیەکی داهات و هۆی بژێوی ژیانە. موچە لەسەر بنەمای ساڵانی خزمەت و بەپێی دڵسۆزی نواندن لە کاردا زیاد دەکات و لە کۆتایی تەمەن و خانەنشینیشدا بابڕێکی شایستە بۆ خاوەنەکەی دەبڕدرێتەوە کە بتوانێت سەربەرزانە پێی بژی. بەڵام بۆ هەرێمی کوردستان بەویستی دەسەڵاتداران دەبێتە مەتەڵێکی گەورە و جارێک وەرزیە و جارێکیش لێی دەبڕدرێت و جارێکیش بە بێهۆ نادرێت یان دەمز دەکرێت و لە 3 مانگدا 2 موچە دەدرێت. لەوەش سەیرتر دیاردەیەکە کە تەنها لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت، ئەویش پێدانی موچەیە لەسەر بنەمای شارچێتی و بەشێک لە پارێزگاکان موچە وەردەگرن و بەشێکی دیکەیان پارەیان بۆ نامێنێت. لە ئێستاشدا کە چەند ڕۆژێکی ماوە بۆ کاتی پێدانی موچەی مانگی ئایار، وەزارەتی دارایی هەرێم خشتێکی نوێی موچەی مانگی نیسانی بڵاو کردووەتەوە لە کاتێکدا هێشتا بەشێک لە وەزارەتەکان موچەی مانگی ئازاریان پێ نەدراوە و بۆ ئەو مەبەستە دەڕژێنە سەر شەقامەکان. لە هەرێمی کوردستان ئەگەر پیری 1000 عیبی هەبێت ئەوە یەکێک لەو عیبانە موچەی خانەنشینیە کە یان دەبێت چەند ڕۆژێک لەسەری وەرگرتنیدا بوەستێت یان بکەوێتە ژێر پێوە و هەندێک جاریش گیان لەدەست بدەیت، ئەویش هەندێک مانگ دوا دەکەوێت یان نادرێت. بەشێک لەو دیاردانش تەنیا لە ناوچەیەک بەدی دەکرێت و هۆکارەکەی بۆ دیارنەمان و تەواوبوونی پارە لە بانکەکاندا دەگەڕێنرێتەوە و هەندێک جاریش دەسەڵاتدارانی ناوچەکە بە بردنی تۆمەتبار دەکرێن. بەشێکیش هۆکارەکەی بۆ بوونی دوو ئیدارەیەکی ڕانەگەیەندرا و دەگەڕێنەوە کە باشکرا هەستی پێ دەکرێت و با پێی ڕێکەوتنێکی نێوانی چەتی و پارتی پارە و داهاتی نەوت و 200 ملیار دیناری بەغدا و هاوکارێکی هاوپەیمانان بە ڕێژەی 57/43 لە نێوان ئەو دوولایەنەدا بەش دەکرێت و ئەو کەم هێنانەی بۆ موچەی فەرمانبەرانیش دروست دەبێت پێویستە هەر ئیدارێک لە داهاتی ناوخۆی خۆی پڕی بکاتەوە. بەمەش حکومەتی هەرێم بەشەیەکی کردداری بووەتە 2 بەش و لەبارەی دابینکردنی پارەی موچە و پرۆژەکان و لایەنی ئەمنی و دامەزراندن و بوارەکانی دیکەشدا پارتی لە زۆنی زەرد و یەکێتی لە زۆنی سەوز بەرپرسیارە. لەو بارەوە جەمال حەوێز پەرلەمانتاری یەکێتی لا پەرلەمانی کوردستان ڕایگەاندووە کابینەی نوێمی حکومەت جیاوازی زۆر لە نێوان ناوچەکاندا دەکات و حکومەت 250 دیناری چاپ بۆ پرۆژەکانی سلێمانی خەرج ناکات. پەرلەمانتارەکەی یەکێتی و تووشێتی پارتی بەم سیاسەتی ئێستای لە دابەشکردنی موچەدا دەیەوێت هەرێمی کوردستان بکات بە 2 بەشەوە. هاوڵاتیانی هەرێم لە یادیانە کاتێک نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو دادەبەزی بەرپرسانی باڵای حکومەت بەردەوام لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە دەردەکەوتن و بە جۆرێک لە کڕوزانەوە داوان لە موچەخۆران دەکرد دان بە خۆیاندا بگرن تاوەکو نرخی نەوت بەرز دەبێتەوە لە سەریان بوەستن و بڕین و پاشەکەوتکردنی موچیان لێ قبول بکەن. بەڵام کاتێک نرخی نەوت زیاتر لە 5 هێندەی خۆی بەرز دەبێتەوە هیچ کام لەو بەرپرسانە نابینرێن تاوەکو کۆتایی هاتنی مەینەتیەکانی فەرمانبەران و موچەخۆران لەبارەی موچەوە ڕابگەێنن. ئەمەش لە کاتێکدا عێراق بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە داهاتەکانی بە شێوەیەکی بەرچاو زیادیان کردووە و بۆتە یەکەمین وڵاتی عەرەبی کە لە ماوەیەدا زۆرترین گەشەی ئابووری بەخۆیەوە بینیوە.